ناڕەزایەتی تەشەنەی کرووەتە ناو هێزە سەرکوتگەرەکان. ڕۆژی دووشەممە 19 خەزەڵوەری 1404 ویددیۆیەک سەبارەت بە کۆبوونەوەی ناڕەزایەتی ژمارەیەک لە هێزەکانی یەکەی تایبەتی فەراجا بڵاو کرایەوە. ناڕازیان لە بەردەم ستافی سەرەکی فەراجا کۆبوونەوە وتیان کە 23 ساڵ لەمەوبەر پارەیان داوە بۆ ئەوەی خانوویان پێ بدرێت، بەڵام تا ئێستا هیچ خەبەرێک لە پێدانی خانوو نییە و هیچ کەسیش لەم بابەتەوە وەڵام دەرەوە نییە. هێزی یەکەی تایبەت وەک بێبەزەیترین و بەدناوترین هێزی سەرکوتی ڕژیمی ئیسلامی ساڵی 1370 هاوکات لەگەڵ سەرهەڵدانەوەی خۆپشاندانەکان و خەباتی جەماوەری پێک هات. ئەم یەکەیە ساڵی 1391 خاوەنی 6,000 هێزی ئامادە بە خزمەت بوو. لەوە بەدواوە هیچ ئامارێک سەبارەت بە ژمارەیان لە بەردەستا نییە. ساڵی 1401 و لە کاتی ئاخێزی شۆڕژێرانەی ژیان ئازادی یەکەی تایبەتی ژنانیش لەو پۆلیسە ژنانەی کە لە ساڵی 1378ەوە هاتبوونە ناو ڕیزی پۆلیسەوە پێک هات و هاوشەوەی پۆلیسە پیاوەکان ڕوبەڕووی جەماوەری خەباتکار بوونەوە. ئەندامانی ئەم هێزە کە بەوتەی یەکێک لە فەرماندەکان لە ساڵی 1402دا لەو پەڕی بەخشەندەیی و دڵ ئاوەڵایی بەرپرسانی ڕژیم بەهرەمەند بوون، بەشێکن لە هێزەکانی پۆلیس کە بە هەموو ئامێر و کەرەستەیەکی سەرکوت تیار کراون و ئێزنی تەقەکردن و کوشتنی جەماوەری ناڕازیشیان پێدراوە. پۆلیسە پیاوەکان هەر لە سەرەتای پێکهاتنی ئەو هێزەوە و پۆلیسە ژنەکانیش لە کاتی ئاخێزی ژیناوە بە دڕندانەترین شێوە ڕوبەڕووی ناڕازیان، خەباتکاران و شۆڕژگێڕان بوونەتەوە. لەم ڕووەوە لەلایەن فەرماندەکانی ئەم یەکەوە بەردەوام وەک هێزێکی بەتوانە و لێهات و ئەرکەکانیان بەرز نرخێنراوە و لەلایەن جەماوەری خەڵکیشەوە وەک هێزێکی وەحشی و بەدناو و سەرەڕۆ و سەرکوتگەر ناویان لێبرێت. لەنێو ئەو خۆپشاندان و ناڕەزایەتیانەی کە ئەم هێزە سەرکوتگەرە تێیدا ڕۆڵیان هەبووە، دیارترینیان بریتین لە هێرش بۆ سەر بەشە ناوخۆیەکانی زانکۆ و بۆ سەر ناڕازیان، خەباتکاران و شۆڕژگێڕانی ساڵەکانی 96 و 98 و ئاخێزی شۆڕژگێڕانەی ژینا. فەرماندەکانی ئەم هێزە سەرکوتگەرە لە نێو ئەو ئەفسەرە پلە بەرزانەی پۆلیس هەڵبژێردراون کە جگە لە دڕندەی و سروشتی دژە مرۆڤ بوونیان لە باری پرۆپاگەندەی درۆ و چەواشەکاری و شێواندنی ڕاستیەکانیشەوە خزمەتی گەورەیان بە ڕژیم کردووە. بە کورتی ئەم هێزە بەدناو و گەندەڵا هاوشانی هێزە سەرکوتگەرەکانی تر ڕۆڵێکی سەرەکیان هەبووە لەمانەوەی ڕژیمی ئیسلامی. پۆلیس و یەکە تایبەتەکانی هاوشێوەی سوپای پاسداران کارتێلێکی ئابووریە. پۆلیس ساڵی 1372 لەگەڵ دامەزراندنی بنیادی تەعاونی ناجا بە فەرمی ئیزنی بازرگانیکردنی پێدرا تا وێڕای بەهرەمەند بوون لە بودجەی گشتی ڕانت و گەلێک خراپ بەکارهێنانی دارایی سەرچاوەیەکی دیکەی داهات بێت بۆیان. چالاکی ئابوووریەکانی ئەم کارتێلا لە سەردەمی فەرماندەیی قالیبافدا گەیشتە ئاستێکی بەرچاو. گرنگترین بابەتێکی کە لە کاتی کێبڕکەی هەڵبژاردنەکانی ساڵی 96دا ئاشکرا بوو، بریتی بوو لە وەرگرتنی ڕێژەیەکی زۆر بەرتیل لەلایەن فەرماندەکانی پۆلیس و بە تایبەت خودی قالیباف، فەرماندەی ئەو کاتی پۆلیس کە یەکێک بوو لە قاچاقچیە گەورەکانی مادەی هۆشبەر. لە سەردەمی فەرماندەی ئەحمەدی مقەدەم کارتێلی ناجا چووە قۆناغێکی نوێوە. ئیتر بەرتیل وەرگرتن لە قاچاقچی مادە هۆشبەرەکان و دەمشیرنی ئۆتۆمبیلە 0 کیلۆمەترەکانی پۆلیس شتێکی ئاسایی بوو. لەگەڵ دەستپێکردنی گەمارۆ نێودەوڵەتیەکان لە دژی بەرنامەی ناوەکی ڕژیمی ئیسلامی، پۆلیس چوە ناو بازرگانی نەوتەوە. بنیادی تەعاونی ناجا یەکێک لە 5 کۆمپانیا سەرەکیەکانی وڵات ناو دەبرێت. کۆمپانیایەک کە لە شرکەتەکانی بەرهەمهێنانی ساردەمەنیەوە بگرا تا شرکەتە گەورەکانی بیناسازی و نەوت تێیدا چالاکن. بۆ نمونە ساڵی 1970 ئەم کۆمپانیا سەبەلاحا زیاتر لە 80% پشکەکانی ئەو شرکەتە دەریایی کە یەکێکە لە 3 شرکەتە سەرەکیەکانی دروستکردنی سەکۆی نەوت و بەندەرەکانی کڕی. فەرماندەکانی یەکەی تایبەت و تاڕادەیەکیش کەسانی ژێرفەرمانی ئەوان بەڕووبەڕووبوونەوە لەگەڵ ئاخێزی ساڵی 1388 پشک و ڕۆڵی جەنایەتکارانیان گەورەتر بووە. تەشەنەسەنی ناڕەزایەتیە جەماوەریەکان بۆ ناو بەشێک لەم هێزانە نیشانەی دەرکەوتنی ئاستێکی نوێترە لە کەلێنی نێوان هێزەکانی ڕژیم، کەلێنێک کە تا دێت قوڵتر دەبێتەوە. لە ڕوانگەی بزوتنەوەی جەماوەریەوە قوڵتر بوونەوەی هەرچی زیاتری کەلێنێکی لەو شێوەیە لە نێو هێزە چەکدار و ئەمنیەکاندا هەم نیشانەی گوشاری قورسی بزوتنەوەی جەماوەریە بۆ سەرپایەکانی ڕژیم و هەم دەتوانێت ڕێگای بەرەو پێشچوونی بزوتنەوەی شۆڕژگێڕانەی جەماوەریش خۆشتر بکات. بەواتایەکی تر ئاوا بارودۆخێک لە هەلومەرجی شەڕی بەشێنەی و هەنگاو بە هەنگاوی خەڵک لەگەڵ ڕژیم و
پشبەستنێکی بنەڕەتی بە تاکتیکی خەبات و ناڕەزایەتی جەماوەری داواکاری تەوەر و نافەرمانی مەدەنی ئەتوانێت ئیمکانی گەشەکردن و پەرەسەندنی بزوتنەوەی جەماوەری زۆر زیاتر بکات.